خۆشەویستانی ئێمە گەرمترین سڵاوتان لەبێ و بەیانیتان باش خۆشحاڵی نەم بەیانیش لە پرۆگرامی ڕۆژێکینەوە پێتان گەشتینەوە بە هیوای ئەوەی کامولایەکتان تەندروستێکی باشتان هەبێ و بە چالاکانە بتوانن لەگەڵ پیشە و کاری ڕۆژانەی خۆتانە بەردەوام بن. ئێمەش ئەمڕۆ کۆمەڵێتەوە و بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون لەگەڵ تەواوی هاوکارانم لە پشت کامێرە و کۆنتڕۆڵ و هاوکاری سەرەکیم پەیوەند پرۆگرامەکەتان پێشکەشەکەین. بانی باش پەیوەند. بانی باش سەرکۆ باشیت تەندروستی و باشە ئێستا ئەزیزانی ئێمە جوانترین سڵاوتان لەبێت و بەیانیتان باش بێت. هیوا ڕۆژێکی پڕخێر و خۆشی و ئارامیتان بۆ خوازم. هیوادارم دڵکانتان هەمیشە پڕ بێ لە خۆشی و هەمیشە بە هیواوە لە ژیان بڕوانن. خۆشحاڵین ئەمڕۆژ لە پرۆگرامێکی دیکەی ڕۆژێکی نوێ بە کۆمەڵێک بڕگە و بابەت و تەوەری جیاواز هاتینەوە لای ئەوەی ئازیز و خۆشەویست. ئەمڕۆژ هیوادارین بینەری پرۆگرامی ڕۆژێکی نوێ من تا بتوانن سودمە بن لە سەرجەم بڕگە و بابەت و تەوەرە جیاوازەکانمان. ڕاستە لەگەڵ هەموو ئەو بابەتانی ڕۆژانەیەمە گفتوگۆی لەسەرەکەین بەرلێ بچینە لای تەورەکانمان ڕۆژانە ئەگەر بابەتێکە بێ پێویست بێ بە پیشەی ڕۆژانەمانەوە پێویست بێ بەوەی کە خۆشیاریمان هەبێ هەمومان بەگشتی لەسەری گرنگە کە بتوانین گفتوگۆی لەسەر بکەین یاخۆ بتوانین زیاتر هەوڵ بین ئەو بابەتانەی کە پێیوەستە بە خۆمانەوە خۆمان بتوانین بە باشی چارەسەری بۆ بدۆزینەوە ئەوەیە کە هاوکاری یەکتر بین بە تایبەتی لەم ڕۆژە ساردانەیە کابینی هەوایەکی زۆر ساردیە لەوانەیە زۆر کەسمان هەیە بەیانیان یعنی هەر لە ماڵەکەی خۆ دۆرە دەرەوە سێرەکەی کۆمەڵێک خانم وەستاوە مناڵەکان پێ چاوەڕێی پاسەکەکە هەتا بێ مناڵەکی بەرێت بۆ ئیتر بۆ دایانگەیە بۆ قوتابخانەیە بەڵام زۆر کات زۆر ئۆتۆمبیلەکانمانەیە ڕێگری لەو ئۆتۆمبیلە گشتیاناگرن کە و مناڵانای گوێزنەوەیان تیژڕەویەکی واکە نەم دایکە ناوێت مناڵەکەی بەچێ پێڵێ ئەمە بابەتێکە پێیوەستە بە هەموو برا شۆفێرانەوە ڕاستە لەوانێت تۆ بارەوە کارێک بێت دواکەوتبی لە دەوامەکەت یاخۆ چوونە سەر کارەکەت پێویستە تۆزێ زوو بڕۆی بەڵام ئەوە ناگەێنێ کە تۆ تیژڕێچکە زۆر جار بینیمانە ئەمە چەندین ڕووداوی لێکەوتۆ تۆ هەم خۆم زیادمان دەبیت هەم زەریریش بۆ کۆمەڵە کەسیکە هەم کۆمەڵە کەسیکە لە دەوام دواخەیت بۆیە هەتا ئەتوانین هاوکاری یەکتر بین و ئەو پاسانەش من دڵنیام هیچ کەسێکمان نەمان بینیوە تیژڕۆیەکەی لە چ زیاتر بێت چونکە ئەو مناڵی پێەیە بۆیە ئێمە پێویستە هاوکاریان بینیان لە پێشمانەوە ڕۆن هۆڕین لیان شتێکی هیچ زۆر نەکونجاوە کە بتوانین ئێمە بە شێوازێک چونکە دوجار ئەو مناڵناڵەی کە لەنەو پاسەکەیان هەمووی مناڵی کە سوکاری ئێمن بۆیە بە هیوای ئەوەی کە بتوانین هاوکاریان بین تاوەکو بە شێوەیەکی باش کەس تووشی ڕووداوی نەخواست. اینجا سەرکۆ هەلەوە تۆ سەرنجی منێ بۆ لای شتێکی تر ڕاکەشا بە تایبەتی لەو ڕۆژانەی کە کەشوهەوایەکی پاراناویمان هەیە کاتێک کەسێک لە لێواری شەقامەکەی ئاوەستاوە ئۆتۆمبیلێک بە خێرایی ئەیا لەو ئاوە لەوانەیە ئەو کەسش کە لەویا وەستاوە بچێ بۆ سەر کارەکەی بچێ بۆ شوێنێکی تایبەت کاتێک کە تۆ ئەیی لەو ئاوە هەموو ئاوەکەکە بەجلەکانی هەنێجار بە قوڕ و بەلیتە هەموو پۆشاکەکەی پیسە بێت بۆیە هیوادارم کاتێکە کەسێک لە لێواری شەقامەکان وەساوە بە تایبەتی لە ڕۆژانی بارانە شەفەرەکانمان زیاتر بریابن قەچێکە بالەوە تۆزیات تۆزێ هێواشتە بڕۆ مخاوی بکەمەوە یەکمان هیواداری نەمانە هەمووی هاوکاری یەکترە کە بتوانین هاوکاری یەکبین بۆ ئەوەی کە هیچ کەسێک گرفتی بۆ دروست نەبێت و بتوانین بە باشی بچینە سەر کار و چالاکی ڕۆژانەی خۆمان. ئێمە ئەمڕۆ چینە لای یەکەم تۆر و بابەتی ئەمڕۆمان کە لە سلێمانی کۆنسێرتێکی خێرخوازی بۆ هاوکاری نەخۆشی شێرپەنجا بەڕێوە چێ ئەم کۆنسێرتە بە دروشمی سەفۆنیایك بۆ ژیانەوەیە کە لە نێوانەوەی کە کۆمەڵی هونەرمەند توانیوانە لەم کۆنسێرتەیە بەشدار بن بتوانن لە پێناو ئەوەی کە ئەو کەسانی کە نەخۆشی شێرپەنجیان هەیە بتوانە و هاوکاریانی بۆیان هیوایەکیشان پێبەخشێت و لە هەمان کاتیشە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات بەڕێوە هاچێت بێگومان ئامادەکاری باشی بۆ کراوە ئێمەش پێمان باش بۆ وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ کە بتوانین زیاتر گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین بەڵام بەر لەوەی میوانە بە ڕێزەکەمان بام بکەین هاوکارانمان پرۆمۆیەکیان بۆ ئامادەکردین بە یەکەوە بینەریە بین و دوژار گفتوگۆ لەسەر کۆنسێرتەکەکەین فەرمووی سامفۆنیایەک بۆ ژیانەوە بۆ هاوکاریکردنی نەخۆشانی شێرپەنجە ئەنجام ئەدرێت لە ڕۆژی جیهانی شێرپەنجەدا ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە بە هاوکاری زانکۆی کۆمار و بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات چەند چالاکیەکی تایبەت ڕێک دەخات بە ئامادەبوونی هەر یەکە لە هونەرمەندان لوقمان سەلیم نیان عەبدوڵڵا هەردی عوسمان عەلی لەسەر کوڵەمەکە تەنیا خاڵێکەوە ڕۆژێ نەدبینم لام بە ساڵێکەوە ڕۆژێ نەدبینم لام بە ساڵێکەوە ئاریان کەریم قوربانێ بۆ بێ ڕەفیق
ئامادەبوونێت هاوکاریە بۆ چارەسەرکردنی نەخۆشانی شێرپەنجە و داهاتی کۆنسێرتەکە بۆ سنتەری ژیانەوە و چارەسەری شێرپەنجە لە ڕێگەی تیشکەوە ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 4/2/2024 سەعات 3:30 پاژنیوەڕۆ شوێن هۆڵی تەوار بە سپۆنسەری دەستگای میدیای کورسەر. بەڵێ خۆشەویستان وەکوی لە پرۆمۆکەیە بینیمان هیوادارین کە لە ڕۆژی 4 مانگا بتوانین ئێوە هەمووتان لەوێ ئامادە بن ئەمەش بۆ ئەو کەسانەیە کە نەخۆشی شێرپەنجەیانێ و جارێکی تر هیوایەک بەوان ئەبەخشینەوە بۆی زیاتر گفتوگۆ لەسەرم بابەتەکەی میوانداری زۆر بەڕێژ بەڕێز دکتۆرە نەشمیل عەبدوڵڵا ماگرۆک و پزیشکی کلینیکی دەرمانسازی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لایمە میوانە. دکتۆرە زۆر بەخێر بێت. سڵاو بەیانی بەڕێزتان باش بەیانی بینەرانتان باش. سپاس بۆ ئامادەبوونێ. دکتۆر با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەمە لە پێناو ژیانەوەیە لە پێناو سەنتەری ژیانەوەی وانە بۆ نەخۆشخانی شێرپەنجەیە ئەم کۆنسێرتە لە چیەوە سەری کردووە پلان چۆن بوو کە بتوانن ئێوە لەگەڵ ئەم هونەرمەندانەیە کۆنسێرتێکیەوە بەڕێوەبەرن. زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ ئەم دەرفەتە دەستپێکی قسەکانم من حەز ئەەکەم بۆ دەست پێ بکەم کە شێرپەنجە بەداخەوە ڕووی لە هەموو جیهان کردووە و وڵاتی ئێمەشی گرتووەتەوە تەنها لە 2020دا 10 ملیۆن کەس ژیانی خۆیان لەدەستداوە لە جیهاندا بەهۆی شێرپەنجەوە. ئەم ئامارانە بەداخەوە ڕوو لە زیادبوون ئەکەن بە جۆرێک کە پێشبینی ئەکەین لە 2040دا ساڵانە لەسەر هەموو جیهان 20 ملیۆن کەس گیانی خۆیان لەدەست بن. ئێمەش زۆر بە خۆشحاڵیەوە بە پاڵپشتی چەند کەسانێکی تایبەت وەکو هونەرمەندان وەکو دەستگای میدیایی کورتسات وەکو زانکۆی کۆمار توانیمانە هەستین ڕۆژی جیهانی شێرپەنجە کە ڕۆژی یەکشەممەیە 4/2/2024 بەرز بنرخێنین بۆ یەکەمین جار لە ژێر چەتری یەکێتی نێودەوڵەتی کۆنتڕۆڵکردنی شێرپەنجە ئەم یادە زۆر بەرز بنرخێنین و بیگەێنینە کوردستان و بە تایبەتی شارە جوانەکی خۆمان سلێمانی. زۆر باشە ئەم کۆنسەرتە کە ئەنجامەدرێت بۆ هاوکاری کەسانی کە توژووی بە شێرپەنجەن کەواتە ئەتوان بن ئەمە ڕێگایە کە بووی کە دووبارە ژیانەوە بەخشێتەوە بە ئەوان هیوایەک بێت بۆ ئەوان وەکو ئەزانین بە تایبەتی لە سنتەری ژیانەوە کە بە تیشک چارەسەر بۆ شێرپەنجە بۆ توژبان بە شێرپەنجە ئەکرێت ئەبینین چەند کەسمان هەیە کە ڕۆژانە بۆ سەرەگرتن لەو سەرەیە کە تیشکەکەیان بەربکەوێت بەداخەوە ناگەنە سەرەکە بەڵکو گیان لە دەست ئەدەن کەواتە توانین بڵێن ئەم ڕێگایانە هۆکارێکە بێ بۆ چارەسەر بۆ ژیانەوە بەوان. بێگومان قسەکەی بەڕێزت زۆر تەواوە ئەمە هۆکارێک ئەبێت بۆ دووبارە ژیانەوە چکە لە ڕێگای ئەم فەندانەوە واتە ئەم پارەی کە کۆ ئەکرێتەوە لەناو ئەم کۆنسێرتەیە بێگومان ئێمە هەوڵ ئەدەین پاڵپشتی سنتەری ژیانەوەی پێ بکەین چکە ئێمە ئەبێ لە یادمان بێت کە چۆن دەرمان ماوەی بەسەرچوونی هەیە ئەو ئەجهیزانەشی کە ئێمە بۆ چارەسەر بەکاری ئەهێنین واتە ئێمە تیشک بەکار ئەهێنین بۆ چارەسەر بۆ شێرپەنجە ئەم ئەجهیزانە ژوو لە ئەوە ئەکەن کە چیتر ئیشەکانیان بەباشی نەکەن و ئێمە پێویستمان پێی ئەبێت کە هەوڵ بین ئەچیزەکانمان بگۆڕین یاخود پارچەی تایبەتمان پێویست ئەبێ بۆی بهێنین و دابینی بکەین و لە ڕاستیشدا خۆی ئەم ڕۆژە کە 4/2 ڕۆژی جیهانی شێرپەنجەیە کە ئێمە بۆ یەکەمین جارە ئەم ڕۆژە یاد ئەکەینەوە لە ناو کوردستان و عێراقدا لە یەکێتی نێودەوڵەتی کۆنتڕۆڵکردنی شێرپەنجەوە هەموو پێکەوە لە هەموو جیهانەوە ئەمانەوێت ئەو کلێنی کە دروست بووە لە نێوان وڵاتە پێشکەوتوەکان و لەگەڵ وڵاتانێک وەک وڵاتی ئێمە کە لەو ئاستایان کە ئەمانەوە بەرەو پێش بچین ئەم کلێنە تەندروستی خزمەتگوزاریە پێکەوە پڕکەینەوە اینجا لە ڕوانگەی شێوازی جیاوازەوە یەک لەوانە کۆنسەرکردنی خۆبەخشیە کە هونەرمەندان بە سوپاسێکی زۆرەوە پاڵپشتی ئێمە ئەکەن لەم ڕۆژەدا و کۆنسەرتەکەمان لەگەڵ ساز ئەکەن بەڵام لە هەمان کاتیشدا بە چالاکی جۆرا و جۆری کە ئەمە ئەلێرە و ئاماژەیان پێبم کە هەر یەک لەم چالاکیە جیاوازانی کە لەم ڕۆژەیە بوونیان ئەبێت هەمویان پێکەوە یارمەتیمان ئێن دووبارە ژیانەوە بێنینەوە
بۆ ئەو کەسانێک کە توش بووی شێرپەنجەن و بە تایبەت لە سنتەری ژیانەوە چارەسەر ئەکرێن. ئەم ئەشمانەوە تیشک بخینە سەر ئەوەی کە لە کوردستانە ئێمە دوو سنتەرمان هەیە، یەکێکیان سنتەری ژیانەوەیە کە دامەزرێنەری ڕێکخراوەکەی ئێمە هەستاوە بەم کارە خاتوو دکتۆر ئەختەر نەجمەدین و کە بەڕێوبەری ڕێکخراوەکەمانە ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە و لە ڕاستیدا ئەم ڕۆژە هەر خۆی ڕۆژێک کە 4 دووە ڕۆژی جیهانی شێرپەنجەیە بتوانین کارێک بکەین لەژێر چەتری یەکێتی نەودەوڵەتی کۆنتڕۆڵکردنی شێرپەنجە خەونێکی چەند ساڵی ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە بووە و زۆر بە خۆشحاڵیەوە کە ئێمە ئەتوانین ڕای بگەێنین بەڵێ ئەم ڕۆژە بەرز ئەنرخێنین بەهۆی چالاکی جیاوازەوە یەکێک لەوانە کە کۆنسەرتەکەمان زۆر باشە. دکتۆرە لەگەڵەوەی کە هەر ڕۆژێک دیارەکرێت بۆ هەر بابەتەیە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە 4 مانگیش کە دیاری کراوە ئەمە بەدەر لەوەی کە ئەم کۆنسێرتە بڕەپارەیە دەتوانین کۆمەڵەشتی پێچارە سەر بکرێت وەکو ئەجیزانێکەوە هەتانە هیچ نەبێت چێکێکی پێ بکرێتەوە هەندێک پارچەی بگۆڕێ یاخود توانێت زیاتر هاوکاری هاوڵاتیان بێ و کەسانی کە و نەخۆشیان هەیە بەڵام تا چەند زەنگێکە بۆ ئەوەی کە لەم ڕۆژەیە کۆمەڵێ هۆشیاری بڵاو بکەیتەوە کۆمەڵێ ئەو ئامارانەی کە لە سەرەتای قسەکان تا خستە ڕووکە لە جیهانە بەربڵاوە یعنی کۆمەڵی هۆشیاری و کۆمەڵی ڕێنمایی بڵاوکەیتەوە کە هاوڵاتیان لێ ئاگادار بن کە ئایا تۆ لە پڕکاچی پشکنینێکەکەی ڕاستە خۆ پێت نەڵێن کە تۆم نەخۆشیەتێ چ هۆکارێک چۆن خۆمان پارێزین ئەو بابەتانەی کە پەیوەندی بەمەوە هەیە خۆی لە چیامێنێتەوە وەکو زانستی تەندروستی تا چەند ئامادەکاریتان کردو بۆم بابەتە کە بیخەنە ڕوو لە ڕۆژێ. بەڵێ لەم ڕۆژەدا ئەمەوێ باس لەوە بکەم کە ئێمە تەنها کۆنسەرتەکەمان نییە بەڕگەی یەکەمی ڕۆژەکەمان خۆی ئەگرێتەوە لە دوو چالاکی جیاواز گەورەترین چالاکیمان لەو ڕۆژەیە ڕاکردن یاخود ڕۆیشتن بە پێ بۆ مەودایەکی درێژ کە ئێمە پێی ئەڵێن 5K چاڵنج واتە 5 کیلۆمەتر بە پێ یاخود بەڕاکردن لە ناو پارکی ئازادیا ڕوو ئەدات سەعات 10 سەر لە بەیانی ئەم 5K چاڵنجە و بەگشتی لە هەموو جیهانە لە هەمان ڕۆژە لە هەمان کاتا ئەکرێت چەنەها ساڵە لە وڵاتانی پێشکەوتوو هەموو کۆمەلگا پێکەوە لە وڵاتانی جیاواز ئەم ڕۆیشتنە ساز ئەکەن ئەمیش بەهۆی ئەوەیە بۆ ئەوەی ئێمە هاوخەمی و هاوسۆزی خۆمان دەربڕین بۆ توشبوانی شێرپەنجە لە هەمان کاتدا هەمومان پێکەوە هۆشیاری تەندروستی تاک و کۆمەلگا زیاد بکەین لەگەڵ ئەوەشدا دەست پێشخەری ئەکەین بۆ ژیانێکی تەندروست بۆ هەمومان و لەگەڵ ئەمەشدا پێویستمان پێیەتی پارەیەک کۆ بکەینەوە لەم ڕێگایەوە بۆ ئەوەی دووبارە بتوانین بەکاری بێنینەوە لە ڕاستیدا ئەمە لە وڵاتانی پێشکەوتوو ئەم پارەیە بۆ پرۆژەی جیاواز بەکارەهێنرێت یەکێک لەوانە ئەخرێتە ناو سنتەری توێژینەوە سەرکەوتووەکانەوە کە کار لەسەر نوێگەری چارەسەری شێرپەنجە دروست ئەکەن چکە ئێمە وەک خۆمان بەڕێزتان و بینەرانیش ئاگادارن شێرپەنجە بە جووری جیاواز ئەتوانین ئێمە چارەسەری بکەین ئەتوانین بە تشک بێ بە دەرمانی کیمیایی بێ و هەم بە نەشتەرگەری بەڵام ئێستا نوێگەری کراوە واتە ئەتوانین بە جینایەت جین تێرەپی بەکار بهێنین و هەموو ئەم پارانە لە وڵاتانی پێشکەوتوو دووبارە بەکارهێنرێتەوە بۆ ئەوە یاخود بۆ دابینکردنی ئەجهیزەی تایبەت چکە ئێمە لە یادمان بێ خۆی پێویستە نەهێڵین کەسەکان و تاک و کۆمەلگا دووچاری شێرپەنجە ببنەوە لە ڕێگەی پێش وەختە دەستنیشانکردنی شێرپەنجەوە بڕێک لەم پارێش تەرخان ئەکرێت لە وڵاتانی پێشکەوتوو بۆ پێش وەختە دەستنیشانکردنی شێرپەنجە یەکێک لەوانە شێرپەنجەی مەمکە یەکێک لەوانی کە شێرپەنجەی پرۆستاتە جگە لەوانە شێرپەنجەی گەدەیە کە ئەم بڕە پارەیە دابی نەکرێت بۆ ئەم تێستە تایبەتانە کە هەچ کەسێک لە تەمەنی گونجاوی خۆیان بوو بە بانگەشتنامە بان ئەکرێت پێی ئەوترێ بەڕێزت ئەبێ سەردانی فلان سنتەر بکەیت بۆ ئەوەی بتوانین ئەم پێشوەختە دەستنیشانکردنە بۆ جەنابەت بکەین و لەگەڵ ئەوەشدا ئەم پارە بڕەپارەیە کە کۆ ئەکرێتەوە لەم ڕۆژەیە لە وڵاتانی پێشکەوتوو
بۆ بەرەو پێشچوونی ژیانی نەخۆش بەکارێت واتە باز لە quality of life ئەکەین ئێمە لە یادمان بێت زۆر بەداخەوە کە هەموو ئەو کەسانی دووچاری شێرپەنجە ئەبنەوە شەرت نییە لە 100% چارەسەر وەربگرن و چاک ببنەوە بەڵام گرنگترین خاڵ لێرەیە ئەوەی بتوانین پێش وەختە دەستنیشانی بکەین لەو کاتانەیە کە شێرپەنجە ئەگەر بێت و ئێمە علاج بەکار بهێنرێت ئەتوانین بیوەستێنین یاخود ئەم خەلای شێرپەنجەیانە لە ناوبەرین بەڵام لە یادیشمان بێ هەندێک جار بەداخەوە کە ناچین پێشوەختە دەستنیشانکردنمان بۆ بکرێت پێ ئەچێت ئەم نەخۆشە دووچاری ئەوە بێتەوە کە شێرپەنجەکەی بە تەدریجی بەرەو پێشچوو بێت و نەتوانین لە 100% چاری بکەین و لەم ڕێگایەوە ژیانی لەدەست بە ئەو کاتە ئەکەوینە قاڵبێکەوە کە پێی ئەوترێ پاڵیەتف کێر واتە یارمەتیدانی نەخۆشە بۆ ئەوەی ئەگەر هاتوو ژیانیشی لە دەستدا ژیانی بە جۆرێک لە دەست بە هەم لە ناو خێزانەکەی خۆیان بێ خۆشەویستانی خۆی لە دەور بێ بە بێ ئازار ژیانی لە دەست بە و لە هەمان کاتیشدا ئەو کەلێنە تەندروستیەی کە هەیە بۆی پڕک بکرێتەوە ئینجا ئێمەش بە هیواین کە لە ڕێگەی ئەم ڕاکردنەوە ئەو پارەی کە کۆکی ئەەکەینەوە کە بە کڕینی تەنهاتی شارتێکە کە نرخەکەی تەنها 10,000 و لە ئێستادا بەردەستە لە ئۆفیسی بابڕۆین لە ناو زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنەلۆژیا جگە لەوە لە ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە و لە ڕێگەی هەندێک ئەکاونت و ژمارەی تایبەتەوە بە ئۆنلاین ئەتوانرێ بەردەستە بۆ کڕین بۆ ئەوەی پێکەوە هاریکاری یەکتری بکەین وەک کۆمەڵگا یەک دەنگ بەرەو پێش بڕۆین بۆ ئەوەی بەرەنگاری شێرپەنجە بینەوە پێکەوە. زۆر باشە باس لە چالاکێکە کرد کە لە دەستپێکی ڕۆژدا با 5K چالنج دەست پێ ئەکەن ئەو ڕاکردنەکەی ئەبێت نکاتژمێر چەنە بێت لەکوێ ئەبێت ڕاکردنەکە 5K چالنج وەک بە بەڕێستانم ڕاگەیان بۆ یەکەمین جارە لە کوردستان و عێراق ئەکرێت و بە سپاسێکی زۆرەوە بە هاریکاری هەم ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە و بە پاڵپشتی زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنەلۆژیا توانیمانە ئەم ڕێپێدانە وەربگرین و ئەم 5K چالنجە لە ڕۆژی 4/2/2024 کە ڕۆژی یەکشەممە ئەکات سەعات 10 سەر لە بەیانی لە پارکی ئازادی دەست پێ ئەکات بۆ ئەم مەبەستەش هاریکاری یەکێتی گۆڕەپان و مەیدان پاڵپشتیمان ئەکا بە سەرپەرشتی بە ڕێزانیان و لەم ڕۆژەدا ئەم ڕۆژە بەرز ئەنرخێنین پێکەوە هەم بە هاریکاری خوێندکارە ئەزیزەکانم لە زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنەلۆژیا کە هەمیشە خۆبەخشانە لەگەڵ مناکاریان کردووە ئەم ڕۆژە بەرز ئەنرخێنین. ئێم چالێنجا گەر فراوانتر بکرێت لەسەر ئاستی عێراق هەوڵەکانتان نەیاو بووی کە زیاتر هەم هۆشیارەکان بڵاو بکەینەوە هەم بشتوانین ئەو بڕێکە هەیە زیاتر کۆ بکرێتەوە لەوانەیە ئەو پێشبینیانی کە تۆت کرد بۆ چارەسەر بۆ دابینکردنی ژیانێکی ئاسوودە بۆ نەخۆشانە لەوانێت زیاتر پارەیەکی باشتر کۆکرێتەوە کارتان لەسەرم بابەتە نەکردووە بێگومان ئەمە وەک بەڕێزت ئاماژت پێیانمە کارێکی گرنگە بەڵام بۆ ئەوەی ئێمە بتوانین زیاتر فراوانتریکەین لە کوردستانە لە ئێستادا بەس تاقە لایسنس کە هەمانە لە ناو سلێمانیایە و لە ناوی وبسایتی UICC واتەیەکێتی نەتەوەی کۆنتڕۆڵکردنی شێرپەنجە بەس سلێمانی و بەس پارکی ئازادی کاتژمێر سەعات 10 بەیانی دانراوە بەڵام ئێمە چۆنەڵێ ئارەزوومەندین وەک ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە ئەمانەوێت ئەم ڕۆژە زیاتر بەرەو پێشبەرین بە جۆرێک کە لە ساڵی داهاتوودا بتوانین لە شارە جیاوازەکانی کوردستان و عێراق هەر هەمومان بە یەک دەنگ ئەم ڕۆژە دووبارە بەرز بنرخێنین بەڵام لە ئێستادا بوونی تەنها لە ناو شاری سلێمانیا و بەس لە 4/2 سەعات 10 سەر لەبانی لە ناو پارکی ئازادیە هەیە. زۆر باشە لە سنتەری ژیانەوە بۆ ئەو نەخۆشانە کە تیشکامۆ بەکارهێنرێ ئەگەر هەڵن لە ماسکێکامۆ بەکارهێنرێ کە تەنها یەک جاریش بەکارهێنرێت و نرخێکی گرانیشی هەیە ئەو ماسکە کەواتە ئەتوانین بڵێن ئەگەر بەجیا لەم ڕۆژە ڕۆژانی دیکەش کاری خێرخوازی بکرێت ئەم هاوکاریانە بکرێت بۆ سنتەری ژیانەوە یاخود ئەمانە بەس ئەبێت بۆ ئەم سنتەرە لەوەی کە بتوانێت هاوکاری ئەم هەموو نەخۆشە بکە چارەسەری ئەم هەموو نەخۆشە بکە کە بە ڕۆژ و بەشەو بەدایان نەخۆشی لێە لە ڕاستیدا سنتەری ژیانەوە خۆی تیمێکی ئەمەنە بەتوانە و کەسانی ئەمەنە بەهێزی و بە ئەزمموی تێدایە
هەوڵێکی زۆر ئێن بەو بڕەشتانی کە لە بەردەستیانە باشترین چارەسەر بگێنن بە نەخۆشەکانیان. بەڵام لە هەمان کاتیشدا ئەم بڕەپارانی کە ئێمە کۆکی ئەکەینەوە پێ ئەچێت ئەمەنە زۆر نەبێ کە بتوانین ئێمە پرۆژەی زۆر گەورەی پێ بکەین لە ناو ژیانەوەدا، بەڵام ئێمە ئەبینە پاڵپشتیەک بۆ ئەو کارانی کە بەڕێزیان هەیەە و بۆ ئەو ئیشانی کە جەنابیان پارەیان پێویستە بتوانین پاڵپشتیەکیان بکەین، هیچ نەبێت کەمێک لەم کەلێنە بچووکانی کە دروست بووە کە پێداویستیەکانیان ئیلان بە پارە پڕ ئەبێتەوە بتوانین پڕیکەینەوە لەو ڕۆژەیە. زۆر باشە دکتۆرە باسی شێومان بۆ بکە کە لە ئێستاە لە سنتەری ژیانەوە کەم و کوڕێکان خۆی لە چیا بینێتەوە، ینی پێویستە ڕاستە مارچی هاوڵاتیانەوە ئێمە کە بتوانین لەم چالێنجانەیە بین بۆی کە هاوکاری و نەخۆشانە بین، بەڵام هەندێک کەلێنی گەورە هەیە کە لەوانەیە لایەنە پەیوەندیدارەکان بتوانن ئەمانە چارەسەر بکەن. ئەوەی کە ئێوە زیاتر لە ئێستاە لە ڕووی دەرمانەوە لە ڕووی ئەجیزەوە لە ڕووی پێداویستیەکانەوە لە ڕووی ئەوەی کە بە پێویست کارمەندان لە بەردەسە بۆی کە لەوێ پێشوازی لە نەخۆشەکان بکەن و لەگەڵیانە بن، پێم خۆشە خۆت ئاماژەی پێ بێت. لە دوور تا نزیک ئەوەی کە من ئاگادار بم، چکە من لە ڕاستیدا 3 ساڵە لە ناو کوردستانە ئەژین، ئەوەی کە من ئاگادار بم بێگومان سنتەرێک کە بەرپرس بێت لە شوێنێکی زۆر گەورە وەکو سلێمانی وەکو کوردستان پێویستی هەمیشە بە هاریکاریە. وەک پێشتریش ئاماژەم پێدا ئێمە ئەچیزەکانمان کە هەمانە بەگشتی ئەچیزە وای لێت کە بەسەرچوونی بەسەریت بەم جۆرە پێویستمان بن ئەچیزەی نوێ ئەبێ کە ئەوانەی کە هەمانە و لە ئیش ئەکەون یاخود بە تاواتی کار ناکەن بتوانین باهی نوێ دابین بکرێنەوە. لە هەمان کاتیشدا هەندێشتی تایبەت هەیە کە لە ناو نەخۆشخانەکەیە یاخود لە ناو سنتەرەکەدا پێویستە ئەوە تەبعاً دکتۆر و کارمەندە بەڕێزەکان زیاتر وردەکاری ئیشەکان ئەزانن، بەڵام گرنگی لەوەیە کە ئێمە ئەم سنتەرە بە ژیاوی بهێڵینەوە، ناوەکەی خۆی نەفەوتێنین کە بتوانین خێراتر سورعەتتر چارەسەر بە نەخۆش ڕابگەێنین. ئەگەر ئێمە بێت و ژمارەی ئەچیزەکانمان زیاد بکەین لەناو ئەم سنتەرەیە، ئەم سنتەرە فراوانتر بکەین، تەنانەت تیمی زیاتر بدا بنین، چانسمان هەیە کە ئەو کاتی کە نەخۆش ئەوەستێ بۆ ئەوەی چارەسەر وەربگرێ بڵین پێی ئەڵێن 2 مانگ ئەبێ بوەستی ئینجاس سەری بەڕێزدیە بۆ چارەسەر ئەم ماوەیە زۆر کورت بکەینەوە کە ئێمە ئەم ماوەیە کورت ئەەکەینەوە چی ئەەکەین؟ هەم نەفسی نەخۆشەکە بەرەو پێشچوون ئەڕوات، ئەو داڕوخانی کە لەوانەیە لەو دقەیە تووشی ببێت بە پۆزیتیڤیتی ئەیگۆڕین، خۆی ئەمە بەشێکە لە چارەسەر و لە هەمان کاتیشدا چارەسەرێکی خێراتر ئەتوانین پێشکەش بکەین بە تاک و کۆمەڵگا. بەڵێ زۆر باشە دکتۆرە خۆش لە سەرەتای پرۆگرامە ئاماژەت بەوە کردەوەی کە ئێستا شێرپەنجە بۆ بە نەخۆشیێکی جیهانی، ئەگەر ئێمە هەر ڕۆژانە سەیری ئامارەکانی نەخۆشخانەی هیوا بکەین یاخود نەخۆشخانەی نانەکەلی بکەین لە هەولێر، ئەبینین کە ڕۆژانە بەداخەوە ڕێژەی ئاماری تووشوان بە شێرپەنجە بەرەو زیاد بوونە. ئەتوانین بڵین هۆکارێکەیە بۆ ئەوەی کە ڕۆژانە ئەم تووشبوون بە شێرپەنجە ئامارەکەی لە زیاد بووندایە؟ بەڵێ بەداخەوە ئاماری شێرپەنجە بەرەو پێش ئەڕوات و ئیشی هەم ڕێکخراوەکەی ئێمە و هەم ڕێکخراوی جیهانی کە UICC واتە یەکێتی نەتەوەی کۆنتڕۆڵکردنی شێرپەنجە ئیش لەسەر ئەوە ئەکات کە لە داهاتوویەکی زۆر نزیکدا بەرەو ڕۆژانێک بڕۆین کە شێرپەنجە بە تەواتی بتوانین بنبڕکەین، بەڵام لە ئێستادا ئەم کارەمان پێ ناکرێت. لە ئێستادا بەس ئەتوانین ئەو کەلێنانە پڕکەینەوە کە لە ڕوانگەی دابینکردنی خزمەتگوزاری تەندروستیەوە هەیە. وەک بەڕێستان ئاگادارن ئەو هەموو جۆرە خزمەتگوزاریانە لە وڵاتانی پێشکەوتوو ئاسانتر بەردەستن و هەم دەرمانەکانیش ئاسانتر بەردەستن. یەکێک لەو هەرە شتە گرنگانە ئەوەیە کە لە وڵاتی ئێمەیە کۆمپانیایەکی تایبەتمان نییە کە بەس دەرمانی شێرپەنجەییمان بۆ دابین بکە و هەندێک لەو کۆمپانیانەی کە لە ڕاستیدا زلهێزن و
لە وڵاتانی پێشکەوتوو ئەم چارەسەرانە دابین ئەکەن بوونیان نییە لە وڵاتەکەی ئێمەدا. اینجا ئێمە ئەبێ لەم شتە سەرەتاییانەوە دەست پێ بکەین، ئەمانە بێنینە ناو وڵاتەکەی خۆمانەوە، بۆ سنتەرەکانمان فراوانتر بکەین، ڕێژەی ئەجهیزە مەواد کە پێویستمان پێێتی بۆ چارەسەر ئەمانە هەمووی یەک بە یەک زیادکەین و لە هەمان کاتە ڕێژەی وەستان بۆ چارەسەر وەرگرتن کەم بکەینەوە و لە هەمان کاتە ئەو دەرمانانی کە نەخۆش پێویستی پێەتیت ئێمە بتوانین دابینی بکەین، چکە بمانەوێت و نەمانەوێت جیاکاریەکی زۆر هەیە کە کاتێک سەیری چارەسەرکردنی شێرپەنجە ئەکەین، هەم لە ڕووی جێندەرەوە، هەم لە ڕووی ئاینەوە، هەم لە ڕووی ئەوەی چ جۆرە شێرپەنجەیەک دووچاری ئەو نەخۆشە بۆتەوە، هەم لە ڕووی ئەوە و لە چ سنتەرێک پاڵپشت ئەکرێ، هەم لە ڕوانگەی دارایی نەخۆشەکەەوە، چکە ئێمە سیستمێکمان نییە کە هەموو دەرمانەکانی نەخۆش دابین بکا بە بێ بەرامبەر. بە بۆچوونی ئێمە وەک ڕێکخراو ئێمە ئەبێ پێکەوە بە یەک جەنگ لە ناو ئەم شارە و ئەم وڵاتە جوانی خۆمانە ئیش لەسەر ئەم کەلێنە تەندروستیە بکەین و بۆ ئەمە بەستەش کەسانی بەرپرسمان پێویستە بێنە خەد لەسەر لەگەڵمانە، هاری کارمان بن، پاڵپشتمان بن بۆ ئەوەی چیتر ژیان لە دەست نەین بەهۆی ئەوەی کەیان ئێمە نەتوانین دەرمان دابین بکەین، یاخود نەتوانین لە کاتی پێویستە چارەسەر بۆ چارەسەر بۆ نەخۆش دابین بکەین، یاخود پارەمان پێنەبێ توێژینەوە بکەین. ئێمە سوپاس بۆخوا چەندەها زانکۆی پێشکەوتومان ئێستا لە کوردستان و عێراقا هەیە، زۆر گرنگە ئێمەش وەک عێراق سنتەرێکی پتەومان هەبێ کە توێژینەوەی زانستی تیا بکرێت بۆ بەرەو پێشچوونی ئەو تەندروستیە تایبەتانەی کە هەیە لە بواری چارەسەرکردنی شێرپەنجەدا، یاخود دۆزینەوەی دەرمانی نوێ بۆ ئەوەی بتوانین پێکەوە ئیشی لەسەر بکەین. ئێمە لە دەرمانسازیدا شتێکمان هەیە پێی ئەوترێ پرسنەلایزد مێدیسن، بە جۆرێک دەرمان دائەڕێژین کە تایبەت بێ بەس بە یەک نەخۆش. اینجا ئێمە ئەبێ هەوڵ بین لەسەر ئەم بوارانەش ئیش بکەین، لە یادمان بێت ئەم کۆمپانیا زلهێزانەی کە تایبەتن بە دروستکردن و دابینکردنی دەرمان بیان هێنینەوە، شادیان کەینەوە بە وڵاتەکەی خۆمان، چکە ئێمە وەک ئەزانین هەمومان بارودۆخی وڵاتەکەمان ناجێگیرە. ئەمە لە ڕاستیدا وای کردووە کە هەندێک لەم کۆمپانیا زلهێزانە بکشێنەوە و کشاندنەوەی ئەوان مانایەک ئەگەیەنێ کە ئەوەیە ئێمە ناتوانین چارەسەری پێویست دابین بکەین. من ناڵم نیمانە، بەڵام ئێمە هەوڵ ئەدەین چارەسەری زۆرترمان هەبێ، بەرچاومان فراوانتر بێ بۆ ئەوەی خێراتر بتوانین چارەسەر بگەێنینە توشبوانی شێرپەنجە. دەستان خۆش بێ، سپاس بۆی کە ئامادەبووی بەڕێستان لێرە کۆمەڵە ڕووکردنەوەتان ناینێ بە هیوای ئەوەی کە بتوانن لە چواری مانگا ئەو هەڵمەتە ئەو کۆنسێرتە ئەو 5K چالنجەر بتوانین هەمومان تیا بەشدار بین، چکە ئەمە پاڵپشتیەکە بۆ ئەوان، دڵنەواییەکە بۆ ئەوان کە بتوانین ئێمەش لەگەڵ ئەوانین، ئەوان گیانین لە کۆمەڵگا و ئەو پێداویستیانەشی کە باست کرد هیوادارین بەرە و چارەسەرێکی باش بڕوات و لە ساڵی ئایندەیە هەندێک لەو کلێنانی باس کرد زیاتر کاری بۆ بکرێت و بۆی زیاتر ئەو نەخۆشخانە سوودبەر بن. سپاس بۆ ئامادەبوون، خۆشحاڵ بووین. زۆر سپاس بۆ بەڕێستان. هەر لێرەشەوە ئەمەیە سپاسی هەموو هاوکاران بکەم، سپاس بۆ بەڕێستان کە هەمیشە پاڵپشتی کارەکانی ئێمن، زۆر سپاس بۆ هەموو یەکێ لە ئەنجامەکانی ڕێکخراوەکەم، زۆر سپاسی زانکۆی کۆمار ئەەکەم کە هەمیشە پاڵپشتی منن، هەم بە مادی و معنەوی. سپاسی خوێندکارەکانم ئەکەن کە هەمیشە پاڵپشتی کارەکانی منن و من ئەشمە سپاسی ئەو لانە پەیوەندیدارانە بکەم کە لەم ڕۆژەیە زۆر هاوکاریان کردوین، وەکو پارکی ئازادی، وەکو ئەو کەسانەی کە ئەمنیەتی ئەم ئیشە ئەپارێزن، وەزارەتی تەندروستی بە دابینکردنی شتی جیاواز، و ئەشمەوێ سپاسی هەموو هونەرمەند و موزیسیانە بەڕێزەکان بکەم کە لەم ڕۆژەیە هاری کارمان ئەبن خۆبەخشانە بۆ بەڕێوەچوونی ئەم کۆنسەرتە. ئەمە سپاسی خەونی مناڵان بکەم کە گروپێکی بچووکن لە گەنجان لەو ڕۆژەدا ئامادە ئەبن بە فرۆشتنی خواردن بۆ ئەوەی بتوانین دووبارە فەند کۆ بکەینەوە. سپاسی ئەو مامۆستا بەڕێز و هاری کارانم ئەکەم لە ناو زانکۆی کۆمار کە هەندێک ڕێنمایی تایبەتیان ئامادە کردووە لەو ڕۆژەیە پێشکەشی هاوڵاتیان بکرێت لەگەڵ 5K چاڵنجەکەیە کە باز لە باری دەرونی نەخۆشەکان
کۆنمان ئەکات و چۆن بتوانین پاڵپشتیان بکەین و باز لە جۆرە خۆراکەکان ئەکەین کە چۆن بتوانین خۆمان بپارێزین لە شێرپەنجە و سوپاسی هەمیشەی ئێوە ئەەکەم کە دایمە پاڵپشتمانن زۆر زۆر سپاس بۆ دکتۆر ئەختەر نەجمەندین کە هەمیشە ویستۆتی ئەم وڵاتە بەرەو پێش بچێ و ئەو کلێنە تەندروستیانەی کە هەن بتوانین پێکەوە هاری کاربین و بەرەو پێشەوە بڕۆین و پڕیان بکەینەوە. دووبارە سپاس بۆ بینەرانیش کە گوێبیستی ئەمڕۆمان سپاس بۆ تۆش، سپاس بۆ ئامادەبوون.